میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکن لەو میلەتانەی کە زۆر گۆشتی سووری ئاژەڵ دەخۆن و حەزێکی زۆریان لێیەتی. کوردیش یەکێکە لەو میلەتانە زۆر گۆشتی ئاژەڵە ماڵیەکانی وەکو بزن و مەڕ و چێل و گا دەخوات. لە پایتەختی کوردستان کە ژماری دانیشتوانەکانی زیاترە لە 1 ملیۆن کەس لە سەربڕخانەکانی ڕۆژانە نزیکەی 1000 ئاژەڵ سەردەبڕێن. جگە لەو ڕێژەیەش ژمارەیەکی زۆری ئاژەڵی دیکە لەلایەن خاوەنەکانیانەوە بەبێ چوونە سەربڕخانەکان سەردەبڕێن. بە شێوەیەکی گشتی ژمارەی ئاژەڵە سەربڕراوەکان لە ڕۆژێکدا لە پایتەخت دەگاتە 1200 ئاژەڵ و لە تەواوی باشووری کوردستان نزیکەی 5000 ئاژەڵ کە دەکاتە زیاتر لە 500,000 کیلۆ گۆشت لە ڕۆژێکدا. خەڵکی باشووری کوردستان سەروپێ و هەندێک ئەندامی ناوسکی ئاژەڵەکان و گۆشتەکەی دەخۆن، بەڵام ڕێخۆڵە درێژەکەی و پێستەکەی دەمێنێتەوە و لە لای خەڵکی گرنگی پێنادرێت. هەرچی ڕێخۆڵەی درێژی ئاژەڵە کە درێژەکەی نزیکەی 24 مەترە و پێستەکەیەتی دەکڕێنەوە و دەبرێنە کارگەکانی خۆشکردنی پێست و ڕیخۆڵە و بە چەند خۆناغێکدا دەڕۆن و دواتر ڕیخۆڵەکان دەفرۆشێنەوە وڵاتانی لوبنان و فەڕەنسا و ئەڵمانیا. پێستەکانیش لە ناوخۆی باشووری کوردستان بەشێکیان سوودی لێ وەردەگیرێت و بەشێکیشیان دەنێرێتە تورکیا و ئیتالیا و هەندێک وڵاتانی دیکەی ئەوروپی. بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان 5 کارگەی بەرهەمێنانی خۆشکردنی پێستە هەن کە گەورەترینیان لە شاری دووەکە و ڕۆژانە توانایەکی زۆری بەرهەمێنانی هەیە. ئێمە لە بیدایەتە لە خوێندنی سەرەتایی ئێمە لە سنفی 5 ابتیدایی هینێکمان هەبوو ئەیوت چمان هەیە بیبینە دەرەوە بیفرۆشین. لە عێراقا ئەوسا تەنها نەوتمان هەیە، دوای ئەوە خورما، دوای ئەوە پێست و ڕیخۆڵە دێتن و خوری. طبعا هەرچی نەوتە بەستراوە بە حکومەت دەبێ بیر بکەی لەوانی دیکە. ئەمن لێرەوە هەر فکرم لە بەعرەبی پێی دەڵێن دەباغی بە ئێمە دەڵێن خۆشکردنی پێست بیرم لەوە کردبوو. معاملێکی بچووکمان چاکرد، کارگەیەکی بچووک تااقەتەکەی 1000 پێستەش نەبوو، هەر لە دهۆک دەستمان پێ کرد. دوای ئەوە کە کۆمەڵگەی پیشەسازی گران یان پیشەسازی پیس یا منطقە صیناعیە الملەوەتە دامەزرا لە دهۆک لە ساڵی 2006 لە کاڵگەی کۆن ئەوەی لە ئاڵۆکە چۆینە منطقە صیناعی کواشێ. لەوێ کارگەیەکی گەورەماندانا کە تاقا ئەنتاجاوێ زۆرە، ڕۆژێ دەتوانیتن 2500 پێستی مەڕ، 1000 پێستی بزن، حتا 1250 بزن لەگەڵ 7.5 چەرم لە یەک ڕۆژدا بەرهەم بێنیتن. بزن و مەڕ و چێل و گاو گامێش و ئاژەڵە ماڵیە شیردەرەکان کە مرۆڤ گۆشتیان دەخوات بە چەشنێک دروستکراون کە مرۆڤ بتوانێت سوود لە گشت ئەندام و بەشەکانی لەشیان وەربگرێت، تەنانەت لە پاژماوە و پیسایەکانیشیان. بە شێوەیەکی گشتی دەتوانرێت بوترێت هەموو شتێکیان دەبێتە پارە و سەرچاوەی داهات. گۆشتەکانیان لە لای هەمووان ئاشنایە کە دەخورێت و زۆر بەسوودە بۆ مرۆڤ و هێز و توانای دەداتێ. بە هەمان شێوەش سەر و پێکانی دەخورێت. مۆخی ناو سەر و زمان و چاویان حەسکەری تایبەتی خۆی هەیە. جگەر و دڵ و سی و گورچیلەکانیش بە هەمان شێوە دەخورێن. زراوی ئاژەڵ دەکرێتە سەرچاوەی دەرمانی بەشێک لە نەخۆشیە کوشندەکان. ئێسکی ئاژەڵ دەتوێنرێتەوە و دەکرێتە جۆرە سۆسێکی دەگمەنی نایاب و گران. پیسایەکەشی لە کاتی ژیانیدا باشترین جۆری پەین و خۆراکە بۆ بەروبوومی کوشت و کاڵی و دووبارە ژیانەوەی ڕووەک. سەرەتا پێستەکان لە دوای سەربڕین کۆ دەکرێنەوە لە سەربڕخانەکان و دەبرێنە کارگە. بۆ هەر پێستێکی چێل و گامێش کە نزیکەی 30 کیلۆگرامە نرخی دەگاتە نزیکەی $10 بە مەرجێک بە جوانی پێستەکەی لێکرابێتەوە و کون نەکرابێت بە چەقۆ لە کاتی داماڵینیدا.
هەرچی پێستی بزن و مەڕیشە نزیکەی دۆلارێک تاوەکو $1.5 پێدەدرێت. پێستەکان دەگەیەنرێنە ناو کارگەکەش لە 2 هێڵ پێک هاتووە: هێڵی بەرهەمێنانی پێستەی مەڕ و بزن و هێڵی بەرهەمێنانی قەبارە گەورەکان وەکو پێستەی چێڵ و گاو گامێش. سەرەتا بە شێوەیەکی گشتی خۆناغی یەکەم پاکردنەوەی پێستەکانە. ئەگەر لە کاتی هاتنیان بۆ کارگە پیسیان بەرکەوت بێت و پیس بوو بن یا خوشتێکی زیادەیان پێوە بێت. هەرچی پێستی چێل و گاو گامێشە لەبەرەوەی خوری پێوە نییە ڕاستەوخۆ دەکرێتە قۆناغی شوشتن و دەست دەکرێت بە قۆناغەکانی خۆشکردن. کا حەجی دوایەوەی کە پێستەکان خاوێن دەکەنەوە یەکەم جار خاوێنتان کردەوە نیە لێرە دوای دەیخەنە ناو ئێرە دەیشۆن دەمێ بۆم باسکی لێرە چی لێ دەکەن؟ ئێمە لێرە مەواد ئیضافە دەکەینە سەری خوێ بەڵێ طبعا بە گوێرەی کیلۆ پێستەکە دەیکێشین چەند کیلۆیە ئەوە نەخێی دەدەین بۆ منە ئەو ئەمەی پشتمان چەند کیلۆ پێستە دەگرێت؟ ئەمە 5 تان دەگریتن 5,000 کیلۆ 5,000 کیلۆ چەند کیلۆ خوێی دەوێت؟ تقریبا نزیکی 750 کیلۆیت خوێت 750 ئەو خوێ سوودی چێ بۆ خوێی تێ دەگەن؟ خوێی تێی دەکەین چونکە ئەمە خۆی گۆشتە ئەسڵان باش خۆی گۆشتە دەبێت خۆی بگریتن چونکە گەر لە ناو ئاو ماوە بە تەنیا دەبێت بۆنی دەکاتن و دەرزیتن. یعنی خوێیەکە نایڵێ بۆن بکە؟ خوێیەکە ناڵێتن برزیت بتەلەفیتن یعنی نەبەس بۆن بکاتن. دوای ئەوە کە ششتن تەواو بوو زرنیخ و نۆرە لێ زیاد دەکەین هەر لێرە زرنیخ و نۆرە زرنیخ چیە و نۆڕەش چییە؟ زرنیخ بۆ ئەوەی تێ دەگەین کە زیاد ئیضافە دەگەینە سەری لەبەر ئەوەی تۆکەکەی لێی بکەینەوە لە تۆک ڕزگار ببین. پێست لە مەرحەلەی تۆک و گۆشت و ئەوانە دەمێنێتەوە بەس گۆشت دوای ئێرە کە ئێمە لێرە تەواو بووین تووکەکە سیرمان کرد بەحث دەکەین تووکی تیامایە قڵی تیامایە لە ژێرەوە یانە ئەگەر مابیت نەختێکی دیکە زرنیخ ئیضافە دەکەینە سەری لەگەڵ نۆرە. نمونەیەکی دەردێنن یەکەم جار؟ بەڵێ نمونەی دەردەهێنین بە دەست سەیری دەکەین دەبێت دەستی لێ بدەی لێ بێتەوە؟ بەڵێ تووکەکە نەخێر هەر نامێنیتن بەس قڵی تیاماوە یانە ڕێگەکانی دەبێت ڕەگیشی دەربێتن. ئەمانە مادەی کیمیاوین ئەو دوو مادەی کە باس کرد لەم قۆناغە کە دێتە دەرێ ئەو پێستە حازرە بەبێت تووکە بەڵێ زۆر باش. چەندی پێویستە کات بۆ لێکردنەوەی ئەمە ڕۆژێک تێیەچێت ئەم پرۆسەیە بێ ڕۆژێک بخولێتەوە 24 ساعت 24 کاژێر ئاوە بەردەوام دەخولێتەوە. ئەمەی کە باسمان کردم قۆناغانە بۆ چێل و گامێشە بۆ چێل و گامێش کە تووکێکی کەمی هەیە ئەوە بەڵام بۆ هەچی بۆ مەڕێەوە پێشتر دەیتاشن بۆ خۆتان. ئەگەر پێستەکە پێستی مەڕ و بزن بێت لە ڕێگەی مادەی زرنیخەوە خوری و تووکەکانی لێ دەکرێتەوە و پاک دەکرێتەوە و ئامادە دەکرێت. خوریەکە دوای پاکردنەوە و ئامادەکردنی دەفرۆشێتە وڵاتانی ئینگلتەرا و تورکیا و هەندێک وڵاتانی دیکە لە هەر مەڕێک نزیکەی بایی 6 سنت خوری هەیە و دەفرۆشێتە ئەو وڵاتانە. ئێستا پێستی چێلێک لە کوردستان یان لە ئیتالیا هیچ فەرقی هەیە؟ بە پێچەوانەوە پێستی چێلێک یا حیوانێک لە کوردستان چونکە ئێمە لە وڵاتێکین بڵێن هاوین و زستان و پاییز و هەر چوار وەرزمان هەیە پێستی ئێمە پێستێکی کواڵیتی زۆر باشە. یعنی کە دەڵێن بۆ نمونە چاکەتی جلدێکی ئیتاڵی شەر نییە جلدەکەی خۆی بێ لەوانەیە وڵاتێکی تر بێ بردبێتی وانە؟ بەڵێ طبعا ئێمە ئەبێ بەو چاکەتە باشە جلدەی ئیتالیا ئێمە خۆمان دەنێرین بۆ ئیتالیا و بە پارەیەکیش لەوانەیە زۆر جار ئەو جلانی کە پارێکی زۆری پێدرێ هەر پێسەکەشی خۆمان بێ ڕێی تێ زۆر باشە. حەزەکەی با بچینە قۆناغی داهات. لە هەر دەستگایەک نزیکەی 5 تۆن پێستە تێیدا جێگا دەبێتەوە و
دوای تێکەڵکردنی گشت ماددەکان نزیکەی شەو ڕۆژێک دەمێنێتەوە تاوەکو ماددەکان کارلێک بکەن لەگەڵ پێستەکەدا. دوای تەواوبوونی قۆناغی یەکەم، قۆناغی لێکردنەوە و خاوێنکردنەوەی پێستەکان دەست پێ دەکات لەو گۆشتە زیادانەی کە لە کاتی سەربڕین و داماڵینی پێستەکەدا بە پێستەکەەوە ماون. دەستگایەکی گەورە کە 16 چەقۆی تیژی پێوەیە بە خێراییی زۆر دەخورێتەوە. گۆشتە زیادەکان لێ دەکاتەوە و دەستگاکە لە ماوەی خولەکێکدا نزیکەی 3500 جار چەقۆکانی دەخورێتەوە و گۆشتە زیادەکان لە پێستەکە دەکاتەوە. ئەم دەستگایە جگەلەوەی گۆشتە زیادەکان لە پێستەکە دەکاتەوە، چەوری ناو پێستەکەش دەردەهێنێت بەهۆی ئەو فشارە زۆرەی دەیخاتە سەر پێستەکە لە کاتی لێکردنەوەی گۆشتەکەدا. لە ئەنجامدا پێستێک بەرهەم دێت نەتووک و خوری و گۆشتی پێوە نەماوە. چەوریەکەی ناویشی دەرهاتووە و ئامادەیە بۆ قۆناغی داهاتوو. ئەگەر بێت و لە کاتی سەربڕینی ئاژەڵەکاندا ئەو کەسەی کە پێستی ئاژەڵەکەدا دەماڵێت و لێی دەکاتەوە دەبێت وریا بێت و چەقۆ لە پێستەکە نەدات و نەیدڕێت و کونی نەکات، چونکە بەهۆی یەک کونەوە نرخی یەک پێستی چێل و گا لە $10 دەبێتە 2 یاخود $3. پارەیەکی زۆر بە فیڕۆ دەچێت لە کۆتاییدا بەهۆی یەک کونەوە. قۆناغی داهاتوو قۆناغی بەردانی ئەلیاف و خانەکانە. پێستەکان لەم قۆناغەدا دەگەنە نیو خۆشکردن و دەکرێنە ناو 2 تانکی خولاوەی گەورەوە کە پێیان دەڵێن درام. هەر درامێک نزیکەی 2500 کیلۆگرام پێست دەگرێت و دەست دەکەن بە خولانەوە. کاک حەجی دوایەوەی کە تەنکە گۆشتەکان ئەگەر بە پێستەکە مابێ لێکرایەوە دێتام قۆناغە. بەڵێ ئەم قۆناغە چییە؟ لێرە ئێمە پێی دەڵێن تەسقیت، یعنی تەسقیت پێستەکە لە ئەلیافی خۆی بەرداداتەوە، ئەلیافەکان شل دەبنەوە بە چێ شل دەبێت خۆش دەبێت. بەڵێ بە چی خۆش دەبیتن؟ لێرە ئێمە یەکەم جار ئەنزیم ئیضافە دەکەینە سەری، ئەنزیم ئاراپۆنە، دوای ئەوە ئاراپۆن بەڵێ یارمەتی شیبوونەوەی دەداوانێت. بەڵێ دوای ئەوە خوێ ئیضافە دەکەیت، دیسان خوێ ئیضافە دەکەیت، دوای ئەوە سولفات ئەمۆنیۆم بۆ ئەوەی قەڵەو ببیتن، یعنی ئەستور دەبیتن، پیکن پاودەر تۆزێ هەڵبێ. بەڵێ بزەبت هاو دەبێتەوە. لەوێ ئەگەر قڵێکیش مابیتن ئەویش دەردەیەتن. دوای ئەوە ئەو مەوادانەی کە لە شوشتنا ئیضافەمان کرد وەکو زرنی خۆ ئاراپۆن ئەوانەش هەمووی ئەنزیمەکە دەیان کوژێنی تر لە ناویان دەبات دەیهێنێتە دەرێ. باش دەیشۆین بەرامی چۆنە لەم قۆناغەدا بۆنی چۆنە بۆنی خۆش بۆن تەواو مادەیەکی تام هینە، یعنی دەتوانی بە هەموو شتێکەوە ینی بەبێ دەستگۆرک و ئەوانش تەعاملی لەگەڵ بکەیت. بڵێ هەرچەندە ئێمە لە هەموو مەرەحەلەکان دەستکێش و جزمە و ئەومانە بەکاردەێنین. بەڵێ لێرە ئێمە مەجبورین چونکە بە تەنیا گۆشت ماوە دوای 22 ساعات دەبێتە گۆشتێکی تەواو، یعنی لێرە 22 کاژێر دەمێنێتەوە. بەڵێ دەبێتە گۆشتێکی تەواو. ئێمە مەجبورین احتیفاف بکەین لەسەر ئەو گۆشتە. سولفریک ئەسید لێی زیاد دەکەینەوە بەڵێ کە ئێمە پێی دەڵێن ئەو سولفریک ئەسیدە چێ بۆ ئەمە دەبێتە مادەیەکی حافیظە بۆی دەتوانێتە نزیکەی 6 مانگ تا ساڵێک ئەو پێستە هیچی لێ نەیەتە. یعنی ئەو پێستە
لە دوای بەرهەمەهێنانی لەم قۆناغەدا بۆ 6 مانگ ساڵێک دەمێنێتەوە بەڵێ لە ناو کارگەیان لای بەکارهێنێت نەخێر لە ناو کارگە دەمێنێتەوە ئەوە هەر گۆشتە ئەوە هەر مەرحەلەی گۆشتە خۆش نەکراوە ئەو مەرحەلەیە پێی دەڵێن پیکل نیو خۆشکراو باش ئەو مەرحەلەیە پێی دەڵێن پیکل لەم قۆناغەدا پێویستە ئێوە بیپارێزن بۆ تێک نەچوونی ئێمە دەیپارێزین دوای ئەوە ئەمە کۆ دەکەینەوە لەسەر مشتری دەمێنێتەوە ئەو مشتریەی داوای لە ئێمە بکاتن پێستەکە چەند تەنک ئەیەوێت چەند ئەستوری ئەیەوێتن چ ڕەنگێکی ئەیەوێتن بۆ ئەوەی تعامل لەگەڵ ئەوە بکەینەوە و هەندێک جاریش لە ئینتاجی ئێمە زیاتر دەردەچیتن کە ئێمە لە ناوخۆ بیفرۆشین ڕەنگا و ڕەنگ و فنش ئێمە دەنیرین بەو شێوەیە بۆ دەرەوەی وڵات دوای تێپەڕبوونی نزیکەی 22 کاژێر جۆرە سابوونێکی تایبەت و کرۆم تێکەڵاو دەکرێت پێستەکە تەواو ئامادە دەبێت و بۆنی خۆش دەبێت و تەواو خاوێن دەبێتەوە بەو هۆیەوە پێستەکە ئامادە دەبێت ئەمە پێستی گامێشە لە بەردەست ئێمە ئەم پێستەیە ئێمە بەکاردەین گامێشی ناوخۆن بەڵێ ئەمە گامێشی ناوخۆیە ڕەنگی مەیلە و ڕەساسی بۆوانە بۆ خۆی لە ئەسڵە کە هێناتان ئەمە ڕەنگی ئەمە تۆکی پێوە بوو تۆکی پێوە بوو لێرە ئێمە کڕۆممان ئیزافە کردووە بۆیە ڕەنگەکەی نەختێک بەشین دەڕواتن وای بەڵێ بەڵام لە ئەسڵا یعنی پێستی بووە ڕەنگی گۆشتی بووە بەڵێ ئەمە گۆشت بوو تۆزێ ئەستوریش بوو وانە دوای ئەو مادانی کە تێتان کردووە تۆزێ ئەستور بوو ئێمە کەمەوات ئیضافە دەکەین زۆر لەوە ئەستورتر دەبیتن ئێستا گەڕاندومانەوە وەزعی خۆی طبیعی بەس بۆ نوشتیشی نایە ینی هیچ کێشەیەکی نییە لێرە بۆن نییە ئێمە لە شتێکەوە ڕزگار بووین ئەمە پیس نینە تو وا سیر دەکەی کە پیسە هیچ نەپیساییکی پێوە نە هیچ هەموو مەوادی دروستە تیزابی تایە خوێی تایە هیچ شتێکی ینی شتێکی تێدا نەماوە کە قابلی بۆنکردن بێت نەخێر ئێستا ئێمە لە مەرحەلەی گۆشت تەواو بووین ڕزگار بووین ئەم چەرمە لە مەرحەلەی کرۆم لە مەرحەلەی کرۆم حتا ئێستا هەمانە 6 ساڵش لە لای ئێمە هیچی لێ نهاتوە لەم قۆناغەی تر تێک ناچێت باشە کاک حاجی ئەگەر بۆ نمونە گامێشێک بە زۆر بە تەمەن بێ گامێشێکیش تەمەنی کەم بێ پێستەکان فەرقی هەیە بەڵێ ئەمە لە فنش هەموو شتێکی دیار دەکەوێتن کە ئێمە گەشتنە مەرحەلەی نهایی دەبینین قایشێک مەتەلەن ئێمە کەمەر دروست دەکەین لەم گامێشە دەبینی کەمەرێک زۆر خاوە و زۆر هینە ئەوە ئەکیتی گامێشێکی زۆر گۆڵکی بووە جێگای زکەکەیە زۆر کشاوە هینە و قایشەکەش دەبینیتن دێتە دەرێ و دەچتە ئین ئەمانە هەمووی ئێمە بە مواد معالەجە دەکەین تا ڕادەیەک بەس ئێمە ناتوانین وەکو گامێشێکی 3 ساڵی لێ بکەین کە پێستەکەی خۆی گرتووە و خۆی ڕق باشتریان نەرم باشترە لای خەڵک ئێمە لە بازارە هەردووکی هەیە بەس تۆڵی نەرمە ئەو نەرمە باشیان خراپە نەرم هەیە هینە هی مەشاکلی زکە بەشی زکەکەیە وەرگەکەیەتی کە پڕ دەبێتن و جارێکی هین دەبێتن ئەوە باش نییە ئەو باش نینە باش نییە ئەگەر ئەو پێستەی خۆش بووە بەو چەشنە بڕواتە دەرەوە و داوا کراو بێت بەبێ بۆیاخ دەڕواتە دەرەوە و هەناردە دەکرێت بەڵام ئەو پێستەی لە ناو خۆ داوا کراوە بۆ بەرهەمێنانی چاکەت یاخود قەمسەڵا یان هەر لە ناو کارگە دەکرێتە پشتێن و کەمەر دەبێت بۆیاخ بکرێت لە ناو کارگەدا بەشێکی تایبەت هەیە بۆ بۆیاخکردن و بەشی دەرەوەی پێستەکە کە دواتر دەبێتە ڕووی دەرەوەی بەرهەمەکان بۆیاخ دەکرێن دوای تاوابوونی بۆیاخکردن و شکبوونەوەی پێستەکان ئامادە دەبن بۆ بەرهەمێنانی چاکەت و ئەمساڵە و پشتێن هەر لە ناو کارگەدا بەشێک هەیە بۆ بەرهەمێنانی پشتێن واتە کەمەر سەرەتا پێستە لەدلەتکرا و بۆیاخکراوەکان بە پێی درێژی و پانی پێویست لەدلەت دەکرێن چەرمەکان دێنن بۆ خۆتان دەیکەنە کەمەر قایش
هەر کەمەرێک چەندی پێویست هەر قایشێک چەندی پێویستە چۆنیش دەیکەن ئێمە لێرە لە خواری کە چەرمەکە کردمانە سێ پارچە لەسەر قیاسێکمان کردە سەر سێ پارچە کە مترێک و 5 سانتیمەتر کەمتر نەبیتن لێرە کە هاتە سەرێ بۆ یاخکراوەکە و تەواو ئێمە لێرە بۆ قایش بۆ فراوانی قایشەکە سێ قیاسمان هەیە 3 سانتیمتر و نیو باشە ئەمپانیە 3 سانتیم و نیو ئەوەی ئێستا لە دەستمانە 4 سانتیمە لەوەش گەورەتر بۆ کابۆی و ئەوانە بەکاردێنن 4 سانتیم و نیو 3 نیو بۆ پانتۆڵی ئەتیادیە قات بۆ پانتۆڵی قوماشە چواریش بۆ هەردووکیان بەکاردێنن هەندێک بۆ قوماش بەکاردێنن هەندێک بۆ عینەن وەقت بۆ کابۆ ئەمە گامێشەوانی ئەم بەڵێ ئەمە گامێشە ئەستۆریەکەی دەبێتن ئەستۆری ئێرە دەبێت 4 ملیم بیتن باشە من باسی ڕنگ و دیزاین ناکەم باسی کوالیتیەکەم سەر کوالیتی ئەم گامێشە لەگەڵ ئەمە کوالیتیەکەی زۆر باشەوەی لە دەستمان چونکە سەرکە لێرە قەت شکاندنێکی تیان نییە هەندێکیان دەشکێتەوە ئەوەی کە دەشکێتەوە چییە؟ ئەو بوو کە پێت وتم ئەو گامێشانەی کە زۆر ویلادە دەکەن بەشی زکەکەیان وا دەردەچێت قابلی شکانەوە بەڵێ ئایسا هەندێک کەس بۆ من هەندێک جار قایش دەکڕی شوێنەکانی تێک دەچێت دەشکێتەوە ئەو بەشە ناسکەکەی زی دایکانەکانە بەڵێ شتێنەکان بە پێی دیزاین و داواکاری کاری دیزاین و نەخشاندنیان بۆ دەکرێت دەستگای یەک قایشەکانی لەسەردا دەنرێت و نەخشەکانی لەسەر دەنەخشێنێت هەر قایشێک لە ناو کارگە بەرهەم هات بێت نزیکەی $3.5 دەکات بە شێوەی کۆ کارگەکەش لە مانگێکدا توانای بەرهەمێنانی نزیکەی 25,000 قایشی جۆرا و جۆری هەیە بە شێوەیەکی گشتی ئەم کارگەیە داهاتێکی باشی دەست دەکەوێت لە ئەنجامی بەرهەمێنان و فرۆشتنی خوری مەڕ و بزن و پێستی مەڕ و بزن و چێل و گاو ڕیخۆڵەکانیان جگە لەوانەش ڕێژەیەکی زۆری پشتێن بەرهەم دەهێنێت